مام عەبدوڵڵایە و لە باخەکەی خۆی بۆ کارکردن ئامادە دەکات. ئەو باخەکەی لە ناوچەیەکی سەختی هەورامان کە بە وشکە ناو دەبرێت هەڵکەوتووە. ئاماژە بەوە دەکات بەهۆی سەختی ناوچەکەیانەوە تەلەفریک بەکاردێنن بۆ هێنان و بردننی بەرهەم و پێداویستەکانی ڕۆژانەیان. زەحمەتی زۆرە تر ئەگەر زەحمەتەکەی زەحمەتی زۆر شاخە کەژە ئەم شوێنەیە هەمووی کەش بووە هەر کراوە بە باخیش خۆمان دەرمەهێناوە هەر نوێڵ و پیک و ئەوانە ئیشمان کردووەمە باخ ئەم جارێتر لەگەل لێرە بۆ ئەوبەری بە کۆڵی بیبەی زۆر زەحمەتی زۆر ئەم تەرەف پەنامر بۆن تەلەفریکە. ئێستا وەرزی پێگەیشتنی هەنارە. مام عەبدوڵڵا هەنارەکان لێ دەکاتەوە و دەیانهێنێت بۆ لای تەلەفریکەکە تا بیان گوێزێتەوە بۆ سەر شەقامێکی سەرەکی و لەوێشەوە بۆ بازاڕیان بنێرێت. دەڵێت تەلەفریکەکە سوودێکی زۆری بۆی هەیە. وەڵامە سوودی بەقەت بڵێم هەر ڕۆژی وایە بەقەت 50 کرێکایی ئیشەکە یعنی بە 2 سەعاتیش نەک بڵێ تایوارش کرێکاری داما و سنوقی هەنا هەڵگرێ لێرەوە بۆ ئەوبەر تاشت ئەوەیە تێرا نزیکە ساعتی نوێکی پێچێت دوورە لێ ئەم بە 10 دقیقە 5 دقیقەشت ئەوبەرەوە. لە باخەکانی هەورامان تەلەفریکی دەستی و کارەبایی ئێستا بە شێوەیەکی فراوان بەکاردێنرێت کە لەلایەن وەستای شارەزاوە دروست دەکرێت و زۆر جاریش پێداویستی گەشتیارەکانیشی پێدەگوازنەوە. زۆر ئاسانکاری بۆ کردوین لەبەرەوە ڕێگایەکی سەختمان هەیە بۆ گواستنەوەی کەلوپەلی گەشتیار و بۆ بنەوەسەری بەروبوومی باخێ خۆمان وەکو هەنار و گوێز و هەنجیر بۆ دروستکردنی خانووەکەش بەکارمان هێنا بۆ هێنانە خوارەوەی لم و چیمەنتۆ و بلۆک. هەڵکەوتەی جوگرافیای هەورامان بە جۆرێکە زۆرینەی خانە باخەکانی لە شاخ و چەم و دۆڵەکاندا هەڵکەوتوون. دەبێت باخەوانەکان زەحمەتیەکی زۆر بکێشن تا بەرهەمەکانیان بگێنە بازاڕ بۆیە بیریان لە بیرۆکەی نوێ کردووەتەوە تاوەکو بتوانن بە کەمترین تێچوو زۆرترین بەرهەم بنێرنە بازاڕەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەورامان.